بەناوی خۆی بەخشندە و میرەبا خۆم بە خۆشحاڵ دەزانم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە. بەرنامەی ئەم جارەمان لە مایکی پەیامە دەمانەوێت لەم بەرنمەیەدا لایەنگران و جۆش و خۆشی هاوڵاتیان بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری بزانین. دەمانەوێت بزانین بۆچی بڕیاریاندا و متمانەیان بە لیستی 147 ببەخشن و پەیامیان بۆ لایەنانە چییە یا بۆ هاوڵاتیانە چییە کە تا ئێستا بڕیاریان نەداوە دەنگ بەم لیستە بدەن لەگەڵماندا بن و بینەربن. بدن شورش بدن خبر بدادگری بوری نجات بدن شورش بدن خبر بدادگری بوری نجات کۆمەڵ ئەڕوا بڕیاردا و دەنگ بە لیستی 147 کۆمەڵی دادگەری بدەیت و پەیام چییە بۆ ئەوانەی کە تا ئێستا خۆیان یەکلایی نەکردن دەنگ بەم لیستە وڵاهی من لە ڕابردوو کە دەنگمان داوە بەم لیستە بە کاندیدانی لیستی کۆمەڵی دادگەری کە ئێستا لیستی 147 و لە ڕابردووش کە دەنگمان پێداون خەڵکانێکی بێوەر بوون، خەڵکانێکی سەرڕاز بوون، خەڵکانێکی خاوەن وعد بوون، بەڕاستی ڕاستیان کردووە لەگەڵ ئەو بەڵێنە بە خەڵکیان داوە. لەبەر ئەوە من داواکارم لە خەڵکی هەرێمی کوردستان، دەنگدارانی هەرێمی کوردستان دەنگ و متمانیان بن بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری، کاندیدەکانی لیستی 147 کۆمەڵی دادگەری، چونکە بەڕاستی خەڵکانێکی بە جورئەتن، خەڵکانێکی بە مۆقیفن، خەڵکانێکی دەستپاکن، هیوادارم دەنگی خۆیان بن لیستە. چەند کۆمەڵی دادگەری لە ڕێگەی ڕێکخراوەکانیەوە لە ڕێگەی دەستگای نووری حیکمە، نەخۆشخانەی بەخشین، خودی بەخشین، کەناڵی بانگەواز، ڕادیۆی سونەت و دەیان پرۆژەی دیکە توانیوێتی خزمەتێکی باش بە خەڵکی هەرێمی کوردستان بکات. زۆر مهمە، ئەمە خەڵکی زۆر گرنگە، بەڕاستی من ویستم ئاماژە بۆ بکەم. یعنی کۆمەڵی دادگەری ئێستا ئەمە خزمەتە ئەیکات، ئەگەر بچێتە حکومەت باشتر ئەکات. ئەمە خەڵکێک متمانەی بە کۆمەڵی دادگەری هەیە، پارەکەی خۆی ئەدا بە کۆمەڵی دادگەری لەم ڕێگە خزمەتەکە. ئەگەر داهاتی ئەم وڵاتە لە بەردەستی ئەم کۆمەڵی دادگەریە بێ، بەڕاستی خزمەتێکی چاکە ئەتوانێت باشتر خزمەتی ئەم خەڵکە بکات. هیوادارم دەنگی بنێ، هیوادارم خەڵکی کوردستان متمانە بن بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری، کاندیدی بە جورئەت، بە هەڵوێست، خاوەن موقیفن و ڕابردوویان پاکە و ئینشاڵڵا لە داهاتووشە هەروە بن. گرنگیشیان بەلایانی خزمەتی خێزان داوە، تەبایی خێزان ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئەوە بەڕاستی، یعنی گێڕانی ئەخلاق و کۆمەلگا، گێڕانی ئەخلاق وە سیاست کە بەڕاستی ئەمڕۆ لە سیاست ئەخلاقی تیانەوە بۆیە وڵاتی ئێمە ئاوای لاتووە. بەڕاستی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری و لیستی کۆمەڵی دادگەری ئینشاڵڵا بە یەخێکی چاک بە ئەخلاقی کۆمەلگا ئەدا، بە بەرەوپێشبردنی دینەدا، دیفاعکردن لە دینی ئەو خەڵکە ئەدا. سنتەرەکانی ئێمە دیارن کە خزمەتێکی باشەکەن لە کوردستان بەدەیان هەزار ئێمە قوتابیمان هەیە، قوتابی پەروەردە ئەکەن، یعنی لەسەر ڕەوشی جوان، لەسەر ئاکار، لەسەر دینداری. وەکو دەنگدەرێکی کۆمەڵی دادگەری لیستی 147 بۆچی بڕیاردا بتوانە بەم لیستە ببەخشی؟ چی وای کردووە کە لە ناو لیستەکانی دیکەم لیستە هەڵبژێت؟ وڵات تاوان لیستێکی ڕازگۆ بوون لەمەوە پێش ئەندام پەرلەمانەکان، ئەوانەی کە ئەندامی پەرلەمان بوون خۆیان نەفرۆشتووە، لە حیزبەکان ترا بینیومانە خۆیان فرۆشتووە و ئەم حیزبە بە پارە ناخەڵەتێ. اینجا ئەوانەشی کە لە حکومەتا بوون وەکو کاک عومەر گوڵپی یان وەکو ئەوانەی تریان کە لە حکومەتا بوون وەکو مامۆستا عەبدوستار، هەمویان دەستپاک بوون، جێ متمانەی خەڵک بوون، خەڵک دڵی پێی خۆشە، خەڵک متمانەیەکی زۆری بە کۆمەڵ بە لیستی ژمارە 147 هەیە، دڵی زۆر پێی خۆشە کە ئەم کاتە گۆڕانکاریە بکات لەم کوردستانە، لەبەر ئەو خەڵکە هەمووی گۆڕانکاری ئەوێ گۆڕانکاری ڕووبدا. ئەوەی کە جێی متمانەی خەڵکیە لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 و خەڵک دڵی بە هەموو کاندیدەکانی خۆشە و خەڵکی ڕازگۆ، خەڵکی دەستپاک و خەڵکی داوێنپاک و دەست بە ئەگەر وەکو هاوڵاتیەک تێبیدیت کردبێ تۆڕی میدیایی کۆمەڵێکی لەو کەناڵانەی هەیەی کەناڵی بانگەواز و ڕادیۆی سونەت، ئەمانە تا چەند خزمەتیان بە خێزان کردووە، تا چەند هەستەکەی خەڵکێکی زۆر لە دەوری ئەم کەناڵە کۆبوونەتەوە و پەروەردەیەکی ئیسلامی وەرەگرن. ئەگەر ئەم کەناڵە ئیسلامیانە نەبایە وەکو بانگەواز و پەیام و با بڵێن سپێدە و محراب و با هەمویان بڵێن بەڕاستی ئەم کەناڵانە هەمویان دەوریان بووە لە زیندووکردنەوەی ئەخلاقی ئەو خەڵکە. ئەگەر ئەو کەناڵە نەبایە خەڵک زۆر ئەخلاقی بەرەو داڕمان ئەچوو، لەبەر ئەوە بەڕاستی خەڵک دڵی پێی خۆشە. ئەوە تا سنتەری حیکمە ئەقرا چەنەها مەدرسەیان هەیە، ئەڵێت بەلایەن کەمە 70-80 هەزار خوێندکاریان هەیە، قوتابیان هەیە، خەڵک پەروەردە ئەکەن، فێری ڕەوشت و ئەخلاق و ئەدەب و ئینەکەن خەڵکی هەتا عیلمانەکان متمانیان بە قوتابخانە و مەدرسەکانی خۆیان نییە.
ئەینێرنا ئەم قوتابخانە ئیسلامیانە بۆی فێری ئەخلاق و ڕەوشت و ئەدەب و ڕەوشت بوێ لەمەوە کاتەنگ دێ مەلیسی 140 کۆمەڵی دادگەری بەڵێ بەڵێ ئەمە هەموو هۆکارەکانە بۆی ئێمە ئەم لیستە بەڕاستی سەری بخەین هەوڵی بۆ بدەینەوە ئێمە لە شارە زۆرۆ هاتوین بۆ سەرخستنی ئەم لیستی 140 کۆمەڵی دادگەری و دڵمان پێی خۆشە و ئەم خەڵکەش ئاوا بینین بە جۆش و خرۆشەوە بە زەخت نەهاتووە بە پارە نەهاتووە هەر هەمووی لەسەر گیرفانی خۆی هاتووە بۆ سەرخستی ئەم لیستە من حیزبی وا ئەزانم لەوانەیە بە پێشمەرگەیان بە هین بیکا و غایبات بخوێنەوە لەم شوێنانە غایبیانە دەن ئەگەر لێ قەتعڕاتیبیان نەکەن ئەمە هەمووی خۆبەخشی ئەم خەڵکاتەوە بە خۆبەخشی خۆی و لەسەر گیرفانی خۆی لە زەسکی خۆی و ئامادەی هەموو باجێبدا و بۆ سەرخستی ئەم لیستە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری بۆچی بڕیارە داوە دەنگ دێ بە لیستی 140 کۆمەڵی دادگەری چی وای لە تۆ کردووە؟ وڵات دیارە لیستی کۆمەڵی ئیسلامی ئەمە هەمومان پشتگیریەکەین لیستێکی پاکە دەست پاکن کاندیدەکانمان حملا کاندیدی باشن بە تایبەتی ئەو خەڵکی کە هەڵمان بژاردوون ئێمە هەمومان دڵمان پێیان خۆشە داواکەن لە جەماوەر پشتگیریمان کەن خۆشحاڵی سەلامت بنیاخ تا چەند پێت وایە ئەو دەستگایانەی وەکو بەخشین وەکو کەناڵی بانگەواز خزمەتیان کردو؟ وڵی ئێمە بۆ خۆمان هەموو جهدێکمان کردووە لەو لە بەخشین هاوکاری خەڵکمان زۆر کردووە جایتر ئەوە کەوتە دەستی ئەو خەڵکی کە هاوکاری کراوە خۆی ئێمە ناتوانین بیفرۆشینەوە پێیان یا بڵێن ئەوەمان بۆ کردوون و وامان لەگەڵاکەن ئێمە بینی خۆمان و خوا هەوڵمان داوە هاوکاری خەڵکی فەقیرمان کردووە هاوکاری هەتیومان کردووە ئیترەوە ئەگەڕێتەوە بۆ کەسەکە خۆی ئەتەحەقا ئەویش هاوکاریمان بێ بۆ ئەمڕۆ بۆچی بڕیارە داوەتمانی خۆ بە لیستی 140 کۆمەڵی دادگەری بەخشی دیارە کۆمەڵی ئیسلامی ئەو کات و دادگەری ئێستا کە لە ساڵی 2000 و پێش 2000ش خەباتیە بووە و کەسانی سەرڕاست و ڕازگۆ و دەستپاک و ئەمین بوون و بەردەوام لە پەرلەمانی کوردستانە خەباتیان کردووە تێکۆشاون بەردەوام ڕێگریان کردووە لەو یاسانەی کە دژی بنەما ئاینیەکانی ئیسلامی خۆمانن و دایما لەبەرەی گەل بوون دایما لەبەرەی خەمخۆران بوون دایما هەوڵیان داوە کە بەدەم مناڵی بێباوکەوە بن داما هەوڵیان داوە بەدەم خەڵکی هەژار و فەقیر و نەدارەوە بن ئەمە ژوای لە ئێمە کردووە کە متمانەی خۆمان بەم حیزبە دادگەریە ببەخشین وەکو گەنجێک ئومێدە بە ئایندە چیەکە دەنگ بە کۆمەڵی دادگەریە دی بەڵێ کۆمەڵی دادگەری خۆی ئومێدە لە چەند ساڵی ڕابردوو پەرلەمانتارەکانی ئەوەیان سەلماندووە کە لە پەرلەمانی کوردستانە ڕێگر بوون لە هەر یاسایە کە دژی ئاینی پیرۆزی ئیسلام بوو بێ ڕێگر بوون لەوەی کە هەر قۆرەخکاریەک بکرێت لەم هەرێمی کوردستانە ڕێگر بوون لە ئەوەی هەر گەندەڵک بکرێت گەندەڵەکانیان بە کوردستان ناساندووە دزەکانیان بە هەرێمی کوردستان ناساندووە وان کردووە تاک بە تاکی ماڵی کوردی خۆمان ئەزانن کە کۆمەڵی دادگەری چ خزمەتێکی کردووە لە ڕابردوو واشیبین لە داهاتوو چ خزمەتێک لەبەرەوەی ئەم کۆمەڵی دادگەریە دیارە هەموو کارە خێریەکانی دیارە پێویست ناکە ئەمە لێرەوە باسیکەین ئەوەی بە ئوژدانەوە ئەوەی بە ئینسافەوە قسە بکە دیارە ئەم کۆمەڵێ کاری خێری زۆر شاکی کردووە و لەوە پێشیش کە لە پەرلەمان بوونە دیارە ئەو ئەندامەی چوێتە پەرلەمان بوێر بووە قسەکەر بووە بە هەڵوێز بووە هەم پاراستنی دین و ژینی ئەو خەڵکەی پاراستووە بۆیە ئێمە حەزمان لە کۆمەڵی دادگەریە تا خەڵکی وەکو مامۆستا عەبدستار و مامۆستا عومەر گوڵپیوانە بچێتە پەرلەمان و قسەی حەقمان بۆ بکە مامۆستا سۆرانمان پێویستە ئێمە سۆرانێکمان پێویستە هەموو یەکێ لەم کۆمەڵی دادگەریە هەست سۆرانێکە بۆ خۆی حەزەکەین ئەو کەسانە بچێتە پەرلەمانی کوردستان وەکو دەنگدەرێک کۆمەڵی دادگەری تا چەند کۆمەڵی دادگەری گرنگی بە خێزان وڵا زۆر زیاد لە حەد بە تایبەتی بۆ مناڵانی بێباوەک پرۆگرام و ئینێکیاندا ڕشتۆ زۆر باش و ڕێک و پێکە کەسانیە لە مەوعید و کاتی خۆیان دواناکەون تا چەند متابعەی کەناڵی بانگەواز و ڕادیۆی سونەت و ئەوە ئەکەیت و سوود لێ بیدی وەڵا سوپاس بەخوای گەورە بەدایمی
بەردەوامین لە پەیوەندی و لە سیرکردن و هەر لە خۆشمان لە ناویانە. خۆش بێ وەکو ئەوانەی کە دەنگیان نەداوە یان بڕیاریان نەداوە دوودڵن دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن چیان پێڵی؟ وەڵا داوایان لێکەم خۆیان یەکلایی کەنەوانێ تاکە حیزبە کە بەرژەوەندی هەبێ بۆ کۆمەڵگا بە تایبەتی بۆ گەنجەکان ئیتر بۆ قیامەتیشمان زۆر باشە بە ئینشاڵڵا هیوادارین هەموو دەنگدەران دەنگ بن بە کۆمەڵی دادگەری. تا چەند پێت وایە کە کۆمەڵی دادگەری گرنگی بە پەروەردەی خێزانی داوە؟ بەڵێ بسمیلا بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕاستی هەمووان قەرزاری کۆمەڵی ئیسلامی دادگەرین هەموو بەڕاستی ینی ئیشێک ئەکەن لە مەشی پەروەردە یعنی هیچ حیزبێک نییە کە ئەوە لە پەروەردە بەڕاستی هەوڵ بدات و بێوێ خێزانەکان پابند بێ. داواکەم من پێشت بەڕاستی دەنگ منەداوە بە هیچ حیزبێک و بە کۆمەڵی ئیسلامیش و قەناعەتم نەبووە بە دەنگدان بەس ئێستا بە فەزلی خۆی گەورە بۆم دەرکەوتوک و باڵاپۆشێک واجبە لەسەر هەموو مسلمانێک دەنگ بدا بەم حیزبی کۆمەڵی دادگەری. بەڕاستی ئەوە نەخەم خوارن بۆ جینەکەمان ئەوە نەخەم خوارن بۆ پەروەردەی خێزانی بەداخەوە لە هیچ حیزبێکی کە نییە و نەبووە بە فەزلی چی وای لە جەناب بکرد لەو پێشتر باوەڕ بە دەنگدان نەبووە ئێستا دەنگی شەدەیت و دەنگش بە کۆمەڵی دادگەری دەیت چی وای لە جەناب بکرد؟ بەڵێ بەڕاستی ئیشەکانی کۆمەڵی دادگەری وای لێ کردووم بە فەزلی ئەڵڵا تەعالا بێم بۆ دەنگدان و دەنگیش بدەم بە کۆمەڵی دادگەری. الحەمدولیلا ئیشێکی وان کردو بەڕاستی کاگ عومەر گوڵپی عنی ئەوە هەوڵی یاوە بۆ کاروباری کۆمەڵاتی و بۆ بەشی کەمەندامان هەمووان قەرزاری بەڕاستی کۆمەڵی ئیسلامی و کاگ عومەرن. ئینشاڵڵا داواکارم لەو خوشکانە و لەو برانەی کە ئەڵێن قەناعەتمان بە دەنگدان نییە هەر ئەبێ ڕۆژێک بگەڕێنەوە بۆ سەر ئەسڵیەکەی خۆی کە بێنەوە دەنگ بدەن بەم حیزبەکە حیزبی کۆمەڵی دادگەریە بەڕاستی جێگەی شانازیە کە بێن دەنگ بدەن بە کۆمەڵی دادگەری ئینشاڵڵا لیستێکی سەرکەوتووە بێ و بە ئیزنی پەروەردگار خۆی گەورە هیداەتی هەموو لایەکرات و بێتە سەر ڕێگەی حەقەکە. پێتان وایە خزمەتێکی باشی بە ئاینی پیرۆزی ئیسلام و ئەو تەوژمە ئیسلامیە کردووە کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەگەر قسەیەکمان بۆ بکەن پێمان خۆشە فەرموو. وڵا کۆمەڵی دادگەری غەریب نییە لە وڵاتی خۆمان و لە کوردستانە بە شێوەیەکی گشتی ڕەنگە تاکتاشی ئەم وڵاتە بزانێت کە خاوەنی چه خزمەتێکە هەر لە بەرنامەکانی خێرخوازی بەخشین و ڕێکخراوەکانی تری تا کاتە سنتەری حکمە و هەموو ئەو خزمەتانەی کە لە کوردستانە ئایکا بە حەقەت خەڵکێک کە نامەوە بێ بەم بانگەوازە و بەم کۆمەڵە بە حەقەت ڕەنگە لەم وڵاتە نەژی ئەگەر نا هەر کەسێک لەم وڵاتە بژی ئەزانێت کۆمەڵی ئیسلامی چی کردووە. من باسی هەرچێکی بکەم لە خەڵکەوە دیارە ڕۆژەکانی کۆمەڵی دادگەری وەکو خەستەخانەی بەخشین وەکو دەستگای بەخشین وەکو کەناڵی بانگەواز کەناڵی ئاسمانی پەیام خزمەتیان بە خێزان کردووە. وڵا ئەگەر ئەم کەناڵانە نەبوونایە و ئەو بڵێن کەناڵە خێرخوازی و بانگەوازیانە نەبوونە ئێستاکە ڕەنگە میلەت لە ژیانێکی تری ئەتوانم بڵێم گوناحە کەلیمەکە بڵێ یعنی هی نابوایە زۆر وەحشی گەریانەیە بوایە ژیان ئەگۆڕا ئەگەر ژیان تێکە چوە گەر بە هاتایە کەناڵە ڕێکخراوەکان کەناڵە بانگەوازیەکانی ئەم کۆمەڵی دادگەری و ئیسلامیەکانی تویش نەبوایە. کۆمەڵی دادگەری گرنگی زۆری بە خێزانیش داوە. وڵاهی لە ڕووی خێزانەوە کۆمەڵی دادگەریە توانین بڵین یعنی ئەگەر ڕێدەستی هەبێت کوردستانە کاتە یەک خێزان ئەوەندە مەسەلەن بڵین بەرەوی بە خێزان داوە بەرەوی بەوە داوە کە ژیانی خەڵکەکە لە کوردستانە ئاشتی و ئاشتەوایی بێ بە حەقەت ئەگەر دیاردەی تەلاق ئەوانە ببینی لە کوردستانە گەلێ زۆرە بەڵام ڕەنگە لە سەد تا یەکیش خەڵکێکی تیا نەبێت کە ئاگای لەم جەمعە بێ لەگەڵ ئەم جەمعەیە بوو بێ تووشی ئەو نالەباری و وەزە بەڵێن خێزانیانە بوو بێ. لەبەر ئەوەی زۆر ئیسفادەمان لێ کردووە و ئیشەڵا سەرکەوتوشە بن بە ئیزنی خوای گەورە ئیسفادەمان لە هەموو شتەکانیان کردووە الحەمدولیلا. وایە کە کۆمەڵی دادگەری گرنگیەکی باش بە خێزان ئەدات؟ ئەروەڵا بە تەئکید زۆر زۆریش گرنگیان پێدەن
زۆر چاکن ئیشەڵا سەرکەوتووە بن بە ئیزنی خی گەورە. پەیامێکی بۆ کەسانەی هێشتا بڕیاریان نەداوە دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن چیان پێڵێیت؟ پیانەڵم با دەنگ بدەن بە کۆمەڵ لەبەرەوەی ئیسفادەی هەیە بۆ دینی بۆ دنیایی بۆ قیامەتیان ئەو دەرز و دەورەی لە ئەوانەوە فێر بووین لە هیچ شوێنێکی ترەوە فێر نەبووین ئیشەڵا سەرکەوتووە بن بە ئیزنی خی گەورە. چیت بۆ کۆمەڵی دادگەری تا چەند خزمەتی بە گەنجان؟ من وەکو خوێندکارێکی چەند ساڵەی لسەکەی ئێرە وەکو پەروەردەیەک توانیمە سوودیان لێ ببینم و بێگومان بە هەمان شێواز وەکو پەروەردەسازی سوپاس بەخوا دوای ماوەی 7 ساڵ کە من قوتابی بووم ئێستا وەکو مامۆستای خاوەنی چەندین قوتابیم و هەروەها ئەمە هەمووی سوپاسگوزاری لە دوای خی گەورە بۆ لیستەکەمان هەر هیوای سەرکەوتن بۆ هەمانەخواست. چوارچێوەی دەستگای نوری حیکمە یان لەشی دەستگایەک زۆر باشە کەواتە کۆمەڵی دادگەری داینەمۆی پێگەیانی دەیان گەنجی وەکو جەناب بێگومان بەڵێ ئەگەنجانی وەکو ئێمە لەژێر سایە و سێبەری هەمان حیزبەکەی خۆمان ئەتوانین ببینە خاوەنی ئەو کەسایەتی کە شاراوە بێ لەناو ئێمەوە بتوانین دەری بخەین بۆ شێوازی کە خی گەورە پێی خۆشە و بتوانین کەسایەتێکی سەرکەوتوو بینە ناو کۆمەڵگەیە. بۆ گەنجانی تا ئێستا خۆیان یەکلایی نەکردێتەوە کە دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن یانەڵی چی؟ ئێمەی گەنج تۆی گەنج بڕیار لەسەر تۆ بێت ئەتوانی دەست بدەیت بەو لیستەی یاخود بەو دەنگی کە تۆ بێت بە شێوازێک بتوانین لە بارگای خی گەورە بە شانازیەوە بڵین من دەنگم بۆ ئاڵایەوە کە لەسەری نووسراوە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله. لەبەرەوەی لیستێکی پاکە و مسلمانە و بۆ خوایە و برانماندا دەنگ بۆ لیستە بدەین. چەند متابعی کەناڵەکانی بانگەوە زۆر رادیۆی سوود نەدەکەین؟ وڵڵاهی زۆر متابعیانەکەمەوە باشتر نیە تە ڕێگای خوایە و من لە پێنا خی گەورە ئەمێ دەنگ بۆم بدەم و چۆن کاندیدەکانیان ڕازگۆ و دەستپاک و مسلمان و ئەوان. چەند کۆمەڵی دادگەری پێت وایە خزمەتی خێزانی کردووە تەبایی خێزان؟ وڵڵاهی زۆر خزمەتی کردەوەنی من توان تەمام کردە زۆر خزمەت خێزانی کردەوە بۆ مسلمانە بۆ خزمان. بۆچی بڕیارە داوە وەکو گەنجێک متمانە بە لیستی 147 کۆمەڵی دادگەری؟ وڵی لەبەر ئەوەی لە ڕابردووە شایەتی ئەوە ئەدەن کە بۆ خەڵکو بۆ گەلەکەی خۆیان زۆر باش بوونە منیش لەبەر ئەوە بڕیارم یاوە کە دەنگی خۆم دەم بە لیستی 147 کۆمەڵی دادگەری کوردستان. کۆمەڵی دادگەری خاوەنی دەیان پرۆژەیە دەیان چالاکیە کە بەردەوام خزمەتی خەڵکەکات پێت وایە نەخۆشخانەی بەخشین و کەناڵی بانگەواز و ڕادیۆی سونەت و ناوەندەکانی دیکە و ڕێکخراوی خوشکان و ئەمانە بوونەتە سمبولێکی جوان بۆ کۆمەڵی دادگەری کە دەتوانن شانازی پێوە بکەن؟ بە دڵنیاییەوە هەزارەها پرۆژەی جوانجوانیان هەیە بە تایبەتی ئەو ناوەندانەی کە ئەکرێنەوە بۆ قورآن خوێندن و قورآن لەبەرکردن بەڕاستی ئێمە جێگەی شانازین کە هەزارەها قوتابی تیا سوندمەند ئەبێ پەروەردەیەکی جوان وەرئەگرێ یعنی جیاوازن لە مناڵانی تر کە بەشداری ئەو شتا و پرۆژانەی کۆمەڵی دادگەری ناکەن. گەنجە پێت وایە کۆمەڵی دادگەری گەنجێکی زۆر پاڵپشتێتی؟ بە دڵنیایەوە بەڵێ من وەکو خۆم ئەمە دووەم جارە دەنگەدەم هەر بۆ کۆمەڵی دادگەریمدا هەر بۆ ویشەدەم ئینشاءالله. بدەن شۆڕش بدەن خەبات بەدادگەری بۆ ڕێی نەجات کۆمەڵ ئەڕوا بەرەو ئەوە هەتا دەچێ لە خەموە بدەن شۆڕش بدەن خەوات بەدادگەری بۆ ڕێی نەجات کۆمەڵ ئەڕوا بەرەو ئەوە هەتا دەچێ لە خەموە بڕۆ بۆ سەر سندوقی مامۆستا تا چەند بە گرنگی ێزانن ئێمە وەکو دەنگدەرێکی ئیسلامی و مسلمان دەنگ بە حزب ئیسلامیەکان و بە تایبەت کۆمەڵی دادگەری لیستی 147 بدەین لەوەی کە پارێزگاری لە شوناسمانە. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێراتتان دەکەم بە دڵنیاییەوە ئەمڕۆ بۆ دەنگدەری مسلمانی کورد زۆر گرنگە کە کەسێک هەڵبژێرێ کە پارێزەری لە شوناسی ئاینی ئیسلامی پیرۆز بکە و بە دڵنیاییەوە دەبێ بزانین کە کێ پارێزگاری لە شوناسی ئاینی ئیسلامی پیرۆز دەکا و کێ داکۆکی کارێکی سەرسەختە بۆ مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە دڵنیاییەوە پەرلەمانتارە بوێر و ئازاکانی کۆمەڵی دادگەری و لایەنەکانی تری ئیسلامین کە دەتوانن بە ئەو پەڕی ئازایەتی و بەو پەڕی بوێریەوە دیفاع لە شوناسی ئەم ئاین بکەن و دیفاع لە مافی ڕەوایی ئەم کۆمەلگایە بکەن. بە دڵنیاییەوە هەندێک گوتار دەبیستین لە کەناڵەکانی ڕاگەیاندنیا لە ناو کۆمەلگا کە دەڵێن هەمووی وەکو یەکە ڕاستە ئێمە مرۆڤ بوومان وەکو یەکە بەڵام بە دڵنیاییەوە بەرنامەکەمان وەکو یەک نییە. ئەو بەرنامەی کە لایەنی ئیسلامی هەیەی بە دڵنیاییەوە قەت وەکو ئەو بەرنامانە نییە کە لایەنە ئەڵمانیەکان
بانگەشەی بۆ دەکەن بەڵکو ڕاز ناکەن لەگەڵ خودی بانگەشە ئەو بانگەشەی کە بۆ خۆشیان دەیکەن نە لە ڕووی دموکراسیەوە نە لە ڕووی دەسەبەرکردنی مافەکان چ بۆ تاک چ بۆ کۆمەلگا تا چەند گرنگی داوە بە پەروەردەی تاک و خێزان تەبایی خێزان بە دڵنیاییەوە کۆمەڵ کە تەماشاکەین لەگەڵ ساڵەکانی ڕابردووش ڕۆژ بە ڕۆژ بە هیمەتی دڵسۆزانی ئەم ڕابوونە ئیسلامیە کۆمەڵ ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچێت لە ڕووی پەروەردەیەوە چونکە پەروەردە لەسەر چ ئاسی تاک چ لەسەر ئاسی کۆمەلگا کاتی شتێکی زۆر گرنگە بەڵکو کۆمەڵە هەموو ڕێکخراو و ئەو هەموو سنتەر و ئەو هەموو بەڕاستی سنتەرانەی کە هەیە بۆ خزمەتی خەڵکە بۆ پەروەردەکردنی خەڵکە تەماشا دەکەی لە سنتەرەکان کەسانێک هەن کە نوێژی ناکەن ڕۆڵەکانی خۆیان دەخەنە دەستی کەسانی بەئەمین ڕۆڵەکانی خۆیان دەدەنە دەست ئەو ڕێکخراوانەی کە ڕێکخراوی ئیسلامین بۆی پەروەردەیانکەن بە پەروەردەیەکی ئیسلامی بە پەروەردەیەکی قورئانی بە پەروەردەیەکی پێغەمبەران بەو پەروەردە جوانەی کە پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام هێناویانە کاینی پیرۆزی ئیسلامە بە دڵنیاییەوە ئەگەر بێ ئەو ڕێکخراوانە لە ناو کۆمەلگادارنی بەڵکو کۆمەلگا لە ڕووی پەروەردەیەوە زۆر دێتەوە دواوە بۆیە پێویستە بەڕاستی ئێمە هەنداوا لە هەموو دەنگدەرانی ئەم کوردستانە دەکەم کە دەنگ بدەن بە کەسانی دەستپاک و ئەمین و دەستپاک وەکو گەنجێک بۆچی بڕیار داودەنگ بە کۆمەڵی دادگەری بۆ دیارە کاندیدەکانی کە ڕوو لە خوان کە زلم و زۆڵی دەم دەسەڵاتەی هۆی کردووە کە خەڵک ڕوو لە دین بکات ینی ئەمڕۆکە ئێمەوەمان لاتوە گەنج دینمان بیر شۆتەوە بەڵام ئەلحەمدوللا کە کۆمەڵ هەیە کاتوانێت دینمان بیر بخاتەوە کاتوانێت ڕامان بکەشە بۆەوەی کە دینی خوا بڵاو بکەینەوە گەنجێکی زۆر هێشتا هەر متمانێکی زۆریان بە کۆمەڵی دادگەری هەیە ئەوەی من خۆم ناو گەنج بمەونەی خۆم ناو خەڵک بمەونەی خۆم خەڵک بناسم بەڵێ کاندیدەکانی ئەلحەمدوللا جێی متمانن و ئەتوانین بڵین ئەو چەند ساڵێک کە کۆمەڵ لە ناو خەڵکە خزمەتی کردووە بەڵێ جێی متمانەیە چی هەیە بۆ گەنجانی تا ئێستا بڕیارە نەداوە دەنگ بە کۆمەڵی دادگەری بە وەڵاهی من لێرەوە پێیان دەڵێم بڕۆم بەسەر سنووقەکانی دەنگان دەنگ بە کۆمەڵی دادگەری بن هیچ نەبێت ئەگەر لەبەر ئیسلامەکەیش بێت لەبەر مسلمانەتێکە بێت لەبەر دینەکە بێت بچنە سەر سنووقەکانی دەنگان دەنگ بن خەیشەکە خۆ ئەگەر پارە شەر نییە ئەمڕۆگە دەسەڵات گەنج بەکارێنێ بە پارە بە زەبری پارە ڕایانە کێشێ بۆ سەر دەسەڵات ئەمە ئەمڕۆکە پارە زەختەکە بەڵام زەخت ئەمڕۆکە با دینەکەمان بمێنێتەوە لەبەرەوەی کە یەکەم لە قیامەتە خی گەورە مەحاسبمانەکە لەسەر دانکەمان ئیشاءالله پشتیوان بەخوای گەورە وەکو چۆن ئەڵێن ڕایانەگرین و پشتیان نشکین چونکە لەبەرەوەی چەند ساڵە نەیانتوانیوە خزمەت بەم هەرێمی کوردستانە بکەن و نەیانتوانیوە هەرێمی کوردستان هەرێمێکی جوان بۆ گەنج دروست بکەن ئیشاءالله لەبەرەوەی کە بەتەمان ڕایان بگرین نەجاتمانە بێ لە زڵم و زەداری چاوەڕێ ئەوە ناکەین بڵێ موچە دواکە و ئاو نییە کارەبا نییە زۆر دڵخۆشکەرین کە لەم بۆنانەیە ئێمە ئامادەین مای شانازیمانە هەم لەسەر ڕێباسی پێغەمبەرەکەمانین ئەوە وەکو ئەوانین بڵێن لایەنە بین و هیچیشیان نەکرد لێرە لایەبن لە شوێنێتر ئەچن لە هەڵەبجاڵێ لایەبین لە شوێنێتر ئەچن بەرزیە و ئایان بینین لە شوێنانی کە لەسەر سەیچەکەش قسە بەرچاوی خەڵک تەنگەکەن لە شێری شەوە خۆیان ئەچن تلیاخۆرن مەشروب خۆرن لە شوێنی بەرەڵانە بێ لەی شوێنیکەیان نابیندرێن گوناحە خەڵکی ئەم کوردستانە پەنجەیان بۆ مۆرکە گوناحە شانازیەکەم کە لە ڕێی برادەرەکەمەوە هاتوومەتە ئێرە شانازیەکەین کەوە ڕێباسەگرین ڕێباسی ڕەسوول اللهە وەڵایی بۆچی پێویستە لەبەرەوەی هەموو خەڵکە زانێت جیاوازەکانی ئێمە و ئەوانی ترچیە کۆمەڵی دادگەری تەنها خەڵک ئەگەر بیت لە کارە خێرخوازەکان و چاکسازی کۆمەڵایەتی و پەروەردەی بکاتەوە دەزانێ وەکو ڕۆژی ڕووناک و تاریکە شەوایە بۆیە دەبێ ئەم جارە خەڵکی هەرێمی کوردستان بە دەنگەکانیان سزای ئەو دەسەڵاتە بدەن کە 33 ساڵە خەڵک ئەو چەوسێننەوە پشتیوان بەخوا ئەو جەماوەرەی ئەم ڕۆبینیتانە خەڵکێکە نە بە زۆر هاتووە خەڵکێکە لەو باوەڕێیان بە قەنەعەتی خۆیان هاتووە کە ئەلحەمدولیلا
جەماوەرێکە کە بێشومار ئەمڕۆ. خۆ وەکو ڕۆژنامەنووسێکە لە کەناڵی ئاسمانی پێیان و چەند ساڵ خزمەتت کردووە تا چەند دەستگای یاخود تۆڕی میدیایی کۆمەڵ خزمەتی بە چین و توێژەکانی کۆمەلگە کردووە وەکو کەناڵی بانگەواز کەناڵی ئاسمانی پێیان ڕادیۆی سونەت. ئێمە کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەم کەناڵەکانی تر لەسەر شانی خۆی دامەزراوە لەسەر قوتی خەڵک دانەمەزراوە. سوپاس بۆخوا سەرەڕای کەمدا ینی لە ڕووی داراییەوە ئێساش کەناڵی ئاسمانی پێشەنگە لە ڕازگۆییە. لامان گرنگ نییە کەناڵی پەیام ماگانە چۆنە پارەت چەنەدا بە کارمەندانکان گرنگە ئەوەی کە سوپاس بۆخوا بە خەڵکی ئیسلامی و ئەلمانیەوە شاشەی پەیام یەکێکە لە دەرەجەکانی یەکەم و دووەم. من خەڵکی برادرم هەیە لە کەناڵی ئەلمانە ئیشەکە سوێنە خواڵەیە کەناڵی پەیامم کردوتە یەکەم لەبەرەوەی کەناڵی پەیام شانازی ئەگەر خەڵکێکی غەیرە ئیسلامیش بێتە ماڵم شانازیەکەم کە بۆ نمونە شتێک بڵاو ناکاتەوە کە زەرەری بۆ کۆمەڵگا و بۆ خێزانەکەمە بێت. لەبەرەوەی کە کۆمەڵی دادگەری بەڕاستی ئامانج و هەدەفی ئەوەیە کە کارێک بکە خوای گەورە لە خۆی ڕازی بکە. دیارە ئەم کارەش بەچی ئەکرێ بەوە ئەکرێکەوە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بەردەوام هەوڵ بدەین بۆ ئەوەی کە فەرمانی خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ساحەی عەمەلیە لە ساحەی واقیعە جێبەجێ بکەین. خوای گەورە لە سوورەی ئالی عیمران ئاەتی 104 فەرمێ وەلتەکم منکم ئومەة یەدعون إلى الخەیر. دیارەوە وەکە عەطفە لامەکە ئەمرە چۆتە سەر فیعلی مضارەکە بۆ بەردەوام بوونە. واتە خوا فەرمێ بەردەوام ئەی خەڵچینە ئەبێ لە ناو ئێوەیە ئومەتی هەبێ. ئەم ئومەتەیشی چییە؟ یەدعون إلى الخەیر. خەڵکمان کا بۆ خێر. ئیشیان چییە؟ وەیەأمرون بالمعروف وينهون عن المنكر. كأمر كان بتشاكل هيب كان لخرافة دعاء إخوة جرافة وأولئك هم المفلحون. أماني كأداء مكارا كان أو أنا رزقار من كومري دارجري أي بأم آياته لصحيح عملية جيبجي بكاتو ببيت السنبولي جيبجي كردي فرماني خوف يا غمري إخوة بوي كومري دارجري نكتن هاتشمشي خێزانی بگرە ئیژەکە بۆ ئەوەی هەموو چمکەکانی ژیان بە دادگەری و بە یەکسانی ئەو خەڵکە هەمووی لە خۆشیەکان بێبەش بێ و لە ناخۆشەکان بدون. بۆچی بڕیارە داوە دەنگ بە لیستی 147 کۆمەڵی دادگەری بێت؟ بسم الله الرحمن الرحیم ئێمە باڵپشتێکی بۆ لیستی کۆمەڵی دادگەری بەرەوەی تا ئێستا الحەمدولیلا هەرشی چاکیان کردووە الحەمدولیلا شوێنی دەستیان دیارە لە هەموو کار و کردە و چالاکییان الحەمدولیلا سوپاسیانەکەین لیستێکی پاکە تا ئێستا غیل و هەشی نەکردووە الحەمدولیلا ئینشەڵا باڵپشتیەکەین. چەند متابعەی کەناڵی بانگەواز و کەناڵ ڕادیۆی سونەت و کەناڵی ئاسمانی پەیامەکەیت و لەوەی کە گرنگی بە خێزانن. الحمدلله سپاس بۆ بەردەوام تەلەڤیزیۆنەکەمان لەسەر کەناڵی بانگەوازە الحەمدلله جێی دەستیان دیار الحەمدلله زۆر ئیسفادەمان لە کردو خێزانەکەمان الحەمدولیلا لەبەر ئەوەی ئیسفادەمان لێ کردووە لەبەری بەردەوام لەسەرێتی شتی چاک بڵاوکەن وتار قورئان ئیتر الحەمدولیلا شتی ناشرعیتیان نییە الحەمدولیلا. بۆ کەسانی تا ئێستا بڕیارە نەداوە دەم بە کۆمەڵی دادگەری بن چیان پێڵێت؟ وەڵایی حەزەکەم هەڵدەن پاڵپشتیم لیستە بکەن لەبەر ئەوەی لیستێکی پاک و بێگەر الحەمدولیلا پاڵپشتیم لیستەکەن ئینشەڵڵا. ئێمە وەکو خانەوادەی شەهیدی سەرکردە مامۆستا محەممەد سەنگاوی پاڵپشتی خۆمان بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری دەرببڕین چکە ئەم کاروانە ئێمە بە خوێنتیایە بەشدار بووینەوە تاکو ئێستا پێمان وایە باشترین و چاکترین کاروانێکە کە لە ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا حزوریان هەبێ. کۆمەڵی دادگەری لە ڕابردوو لە ئێستاشدا قەنەعەتمان وایە لە داهاتوودا لەسەر ئەم ڕاستە شەقامە دەڕوا کە ڕاستە شەقامی ئیسلاح و ئیسلامەتی و چاکسازی و دژی ستەم و نادادیە. کۆمەڵ ماڵی هەژارانە کۆمەڵ هاوڵی گەنجانە کۆمەڵ ماڵی هەژارانە کۆمەڵ هاوڵی گەنجانە کۆمەڵ دڵکۆی شەهیدانە کۆمەڵ ڕۆڵەی کوردستان. دیارە کۆمەڵی دادگەری ڕیشەی داکوتیوە لە ناو کۆمەلگا و حزبێکی ڕەسەنە و حزبێکی ڕازگۆیە و پەرلەمانتاران و نوێنەرانی لە پەرلەمانی کوردستان لە حکوومەتی خۆجیەکان لە عێراق نەلەخشاون نەدۆڕاون وەکو خۆیان ماون هەر ئەوە هۆکارەکە پەیامی ڕاستەقینەی ئیسلامیان پێەیە بەو پەیامە جوانە ئەڕۆنەوە و نادۆڕێن لەبەر ئەوەی ئەمە دەنگی خۆمانە دەین بە کۆمەڵی دادگەری کوردستان. بەڕێستان وەکو بەڕێوەبەری دەستگای نووری حکمە لقی سلێمانی یەکی لە سەروەریەکان و شانازەکانی کۆمەڵی دادگەری دەستگای نووری حکمەیە ئەتوانین بڵین
چی پێشکەش کردووە نوری حکمە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله دەستگای نوری حکمە بۆ پەرۆدە ڕۆشنبیری دیارێکێکە لەو دەستگا کاریگەرانی کە لە سەراسی کوردستان ئیشەکار و بەتایبەتی شاری سلێمانی سپاسی خواکەین دیارە کە فەزلی دروستکردی دەستگاکەش گەڕێتەوە بۆ کۆمەڵی دادگەری بەردەوام پشتیوانێکی باشە بۆ ئەو دەستگایە لە شاری سلێمانیدا لە ئێسادا 4 بنکەی گەورەمانێ لە گەڕەکانی سلێمانی و بە هەزارەها کەس لە هەموو ئاسەکان لە کچان و لە کوڕان لە منداڵ و لە نەوجەوان و لە گەنج و لە گەورە لی مستەفیدن لە بواری خوێندن و خوێندنەوەی قورئان و لەبەرکردن و تەفسیری قورئان و زانستەکانی قورئان بگشتی سپاسی خواکەین کە گوێپەنجەیەکی باشمانێ لە شاری سلێمانیدا. چی وای لە ژەنابت کردووە متمانە بە کۆمەڵی دادگەری بخشی بۆچی ئێمە دەنگ بە کۆمەڵی دادگەری ببخشین؟ بسم الله الرحمن الرحیم دەنگدان بە کۆمەڵی دادگەری دەنگدان بە ڕاستیە دەنگدان بە حەقە دەنگدان بەو خەڵکانەیە کە سەرڕاستن دەنگدان بەو کەسانەیە کە ئەمانەت پارێزن دەنگدان بەو کەسانەیە کە ئەتوانن ئەخلاق و قیەمی کوردەواری بپارێزن. مامۆستا تا چۆن پێتان وایە کە دەنگدان بەرپرسیارەتیە؟ دەنگدان شایەدی قوربان دەنگدان ئەوەیە کە تۆ شایەدەی ئەو کەسە باشە ئەگەر باش بێ شایەدەگە حەقە دەنگدانانیش ئەگەر دەنگ نەگەی هەر خراپ ئەگە بزانانی کەسێک باشە و دەنگی بۆنی هەر شایەدی ناحەقاوە و من لێرۆ زۆر دڵخۆشم بە هاتنی ئەم خەڵکە بەڕاستی زۆر دڵخۆشیکردن خەڵکی زۆر هاتووە الحەمدوللا ئێمە داواکەین لە خەڵکی کوردستان دەنگ بن بە کۆمەڵی دادگەری بە لیستی 147 بەکاندە بە ڕێزەکانی بە تایبەتی خانەوادەی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و کەمەندامان زیندانانی سیاسی ڕێخنە دێرینەکان زۆر بە گەڕموگڕی هاتوون ئیشەڵا داوایان لێکە زیاتر بێنە پێشەوە لە خزمەتی ئەم کارامین کە ئیشەڵا کارێ بکەین دەنگێکی زۆر بێن ئینشاء الله تعالی. تا چەند پێویستە بە بەرپرسیارانم دەنگ بین وە بزانین دەنگمە کێری؟ بسم الله بەخێرهاتن داگەم پێشوە لە ڕاستیە کۆمەڵی دادگەری خاوەنی کۆمەڵێک ینی ئەندامن کەوا هەمویان ڕوو لە خوا و دیندار و دینن لەبەرەوە پێویستە کۆمەڵی دادگەری دەنگی بێرێ بۆ ئەوەی هەر بەردەوام بێ ئەو دەرز و دەورانی سا هەیە وەکو لە هەموو بارەگا و وەکو سنتەری نوری حکمە و ئەمانە هەمویانە سیرەکەین هەمووی دەرز و دۆر ئەڵێتەوە تەلەبەکان ینی خزمەتێکی باشی میلەتی کورد دەکەن لە هەروەها لە نەخۆشخانەی بەخشین لە کۆمەڵێ سنتەری ترەوە هەمویان خزمەت بە دینی ئیسلامەکەن لەبەرەوە پێویستە کاکەوە مسلمانان ئەوانەی کە خۆیان بە هەڵگری ئاینی ئیسلام ئەزانن ئەو کەسانە هەڵبژێن کەوا دڵسۆزی ئیسلامن لەبەرەوە ئێمەش بڕیامان داواکەوە هەمیشە پامەد من بدین ئیسلام و ئەوەی کە بیسەر بووین لە هاوڵاتیان لە چین و توێژەکان کە هۆکاری دەنگدانیان بە لیستی 147 کۆمەڵی دادگەری ڕوون کردەوە باسییان لەوە کۆمەڵی دادگەری خاوەنی خەستەخانی بەخشینە و خزمەتی هەژاران دەکا خاوەنی دەستگای بەخشینەوە بە هەمان شێوە خاوەنی چەندین ڕێکخراوی و ڕێکخراوی خوشکان و قوتابیانەکە خزمەت بە قوتابیان و بە ئافرەتان و بە خێزان دەکەن دەیان ڕێکخراوی دیکەش و لە هەمان کاتژا باسییان لە دامەزراوە میدیایەکان و تۆڕی میدیایی کۆمەڵکردن لە کەناڵی بانگەواز و کەناڵی پەیام و ڕادیۆی سونەت و دیجیتاڵ و لە هەمان کاتیشدا باسییان لەوە کرد کە کۆمەڵ بەردەوام بەو بەڵێنانی کە داوێتی ڕازگۆ بووە لەبەرەوە شایانی ئەوەیە کە متمانی خۆمانی پێ ببەخشین لە کۆتاییدا بەو خودایەتان دەسپێرین کە سپاس دەزانێت.